لەگەڵەوەی کە مانگی ڕەمەزان مانگی خێر و بەرەکەت و خۆشیە و عیبادەتە بۆ مسلمانان لەگەڵەوەشدا هەندێک کاتەکان گۆڕانکاری بەسەرایەت بەو پێیکە تەواوی ڕۆژەکە مرۆڤ خواردن ناخوات دواتر شەوان خواردن ناخوات ئەمانە لە ڕووی تەندروستیەوە تا ڕادەیەک ئەگەر کەسێک ئاگاداری خۆی نەبێت کێشەی بۆ دروستە بێت. ئێمە لەسرم بابەتە ئەمە میوانداری دکتۆر هیواگەردیمان کردو کە پسپۆڕی وردی نەخۆشەکانی سنگ و هەناسەیەوە لەگەڵەوەشدا گفتوگویەکی لەگەڵ دەکەین چۆن بتوانین دوای مانگی پیرۆزی ڕەمەزان کاتەکانمان ڕێک بخەینەوە و خواردنمان ڕێک بخەینەوە تا ئەوەی کە زۆر جار سوودی هەبووە بەتایبەت بۆ کەسانی کە کێشیان زیاد بوو لە مانگی ڕەمەزان ئێستا ڕەشق بوونەتەوە باش بوون چۆن بتوانن بەردەوام بن لەسەری. دکتۆر هیوا بە خێرهاتی و سڵاو لەوێ و بەیانێکی باش بۆ ئێوە. بەیانی باش، زۆر سپاسان دەکەین بۆ ئەو دەرفەتە. ئەمن لەگەڵەوەی پسپۆری وردی ناسم پسپۆری بۆ نەخۆشەکانی هەنا و دڵ و ئەوانەشم ئەوە زۆر باشەکەواتەی هەرچی پرسیارمان هەبوو بیکەین بۆ ئەوی زیاتر ڕوونکردنەوە بدەین زۆر باشە. باشە دکتۆر بە خێرهاتی. جارە پێش هەموو شتێ دکتۆر پێم بڵێ خۆت کاتەکانی ڕێک بوو یاخود نا، چونکە هەموو کەس چاوی لەسەر دکتۆرە ئەڵێ بێ ئەویش وەکو ئێمە ڕێک بخەوێ خواردنی ڕێک بێ کاتی ڕەمەزانیان کاتی ڕەمەزان و ئەمڕۆ کە جیاواز لە کاتی ڕەمەزان بە شێوەیەکی گشتی کاتەکان دەگۆڕێ، یان کاتەکان گۆڕانکاری بسادێ بەس بە حکمی وێنێت دەواممان هەیە و دەوامی بەیانیان و کاتی دەبی ئەوەکەی ڕێک بێخی بەلای کەمی 4 ساعت لە شەو بخەوی، چونکە خەوی شەو زۆر گرنگترە و زیاتر تەندروستترە لە چاوخەوی ڕۆژ. 3 ساعت بە ڕۆژ بخەوی ناکاتە 1 ساعتی شەو. بەڵێ دوای کاتی خواردنەکان یعنی کە کاتی ڕەمەزان هەموو خەڵک ڕێک دەکەوی، وەختی مەغریب هەموو پێکەوە ئایلە خەڵبنەوە وەختی پاشی و وایە. بەس لەگەر ئەوەی مانگ کە مانگ ڕەمەزان مانگێکی یعنی خێر و بەرەکەتە و بەڵام لە هەمان کاتدا دەبی ئینسان کە یەک مانگ هیچ ناخوا خواردن ناخواتن گەدە تووشی گرژبوونەوە دەبێتن کۆندامی هەرس زیاتر حەوانەوەی پێوە دیارە لە کاتی مانجی ڕەمەزان. دوای ڕەمەزان دەبی بە شێوەیەکی تەدریزی پلەبەندی ڕێکی بخینەوە لەسەر خواردن. بەڵێ ئینسان ئەم پێویستە بەرنامە ڕێژی بۆ بکرێ. زۆر باشە کاک زۆر بەشێکت ئاماژە پێدا، بەڵام یەکشت هەیە ینی لە مانگی ڕەمەزان ڕەنگە هەمومان توش ئەم حاڵەتانە دەبین، ینی 16 بۆ 18 ساعت کاتژمێر هیچ خواردنێک ناخۆی. باشە پاشان ئێوارەکە ینی خواردنێک دەخۆی هەندێک کەسێ ئاگاداری خۆەتی لە ڕووی تەندروستی بۆ دابەزانی کەش، بەڵام هەندێکی تروانە جەژنی بەدوادادێت. جەژن بەیانەکەی گۆشت و برنج و هەموو ئەوانەیە. ئێوارەکە میوانی و داوەت و خزم و کەس و کارن. هەندێکیان ینی بۆ نمونە باز لە خێزانی خۆمان بکەین، هەتا سبەی شەویش ئێمە داوەتین هەر بە بۆنەی جەژن، حتا هەفتەی دواتریش ماشەڵڵا ینی خێزانی گەورە چێشتێکی باش ینی ئەمە ڕێنماییەکانت چیە ینی باشتر وابێ ئەو بەرنامە لە کاتی جژن بە چکەن دەگە ڕێنمایی هەیە تایبەت بە جژن زۆرن ئێستا جژن ڕۆیش. من ساڵانی پێشتریش لەسەر جژن چەند ڕێنمایی یەکم بڵاو کردبەوە لە ینی ئەکاونتی خۆم. یەک لەوانە یعنی کە شیرنی و چەوری زۆر دەخورێ لە کاتی جژن، پێویستە ئەو شیرنی و چەورانە بە شێوەیەکی دیاریکرا و کەمێک بخورێتن، چکە تو گەدە لێڕانە هاتیە پەنکریاس ماندی نەبووە کە شیرنی دەدەیە و بە شێوەیەکی یەک لە دوای یەک بۆ نەبسێتن ماڵەکی هەر لە هەر شوێنێکی شیرنێشی بخۆی ئەمە زۆر دەکاتن. دوایی خواردنەکان گوتمە بە شێوەیەکی پلەبەندی دەست پێ بکەیت کە نانی بەیانی دەخۆی، نانی نیوەڕۆ دەبی خواردنێکی کەم بخۆی، نانی ئێوارەش بە هەمان شێوە کەمێک بخۆی. ئەوە ڕێنمایی سێمیش بیرتێ لە ئەوەی کە خواردنەوەی بخۆی بەس زیادەڕەوی تێ نەکرێ، هەموو تشتێک بخۆی بەڵام زیادەڕەوی تێدا نەکرێ بۆی هەم گەدە ئیسفادەی لێ بکە هەمیش لە ڕووی تەندروستیەوە ئیسفادەی لێ بکە. باسی چێشت کرد، چێش لە کاتی ڕەمەزان ئەگەر 3 کیلۆ یان زیاتر چێشت دابەزی یعنی ئەتوو لە ڕووی تەندروستیەوە سوودت دیتیا لە مانجی ڕەمەزان. بەڵام ئەگەر وانە بە 3 ڕۆژی جەژن جوان ئەو 3 کیلۆیە پڕکەیتەوە. ئەگەر ئەم 3 کیلۆیە یعنی کەم زیاتر یعنی کەمتر چێشت دابەزی یان هەیە چێشی زیاد دەکا یعنی لە ڕووی تەندروستیەوە سوودت نەدیتیا لە مانجی ڕەمەزان. ئەو نیعمەتێک کە پەیوەستە بە
با بڵێن دابەزانی کێش و سوودبینی مانگی ڕەمەزان لە ڕۆ تەندروستەکە لێ بێ بەش دەبێت. بەڵێ دەبی خۆی بەلای کەمی 3 کیلۆ هەموو کەسێکی ئاسایی 3 کیلۆ وەزنی دابەزێت. پرسیارێک دەربانی نەخۆشی دڵ بکەین، ینی جەژنان هاژە خواردنی چەور زۆرە، ینی وەک ئەوەی کە عامیشە گوێمان لێ بۆ بەگشتی دەگوترێ مەسەلەن خواردنی چەور بۆ دڵ بۆ فشاری بەرزبوونەوەی فشاری خوێن بۆ هەموو ئەمانە ینی کاریگەری خراپ دروست دەکات. خۆپارێزەکەی دەبێت چۆن بڵێ خۆی دوای ڕەمەزان یان دەبی هەمان کە پێش ڕەمەزان بە کاتی ڕەمەزانیش دەبی ینی پابند بن بە پارێزی لە ڕۆی خۆراک. ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە یان شەکریان هەیە یان فشاری خوێنیان بەرزە هەرێکە ڕێنمایی تایبەتی خۆی هەیە بە تایبەتی کەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە پێویستە دوورکەونە لە خواردنە چەورەکان، خواردنی قورس، پێویستە وەرزش شێشی مامناوەند بکەن، خواردنێکی کەم بخۆن یان لە کاتی ینی کەم خۆری دایم خۆر بن لە کوردەواری وایە یعنی لە جاتی 3 جەمی بە قورسی بخۆی بکرێت 4 جەم 5 جەم بەس بە سووکیبی و زیاتر میوەجات و فاکهەی تێدا لەگەڵ بیتن. باشە دکتۆر کە ئەو خواردنانە بینی بامەش تۆزێک ویژدانانە قسە بکەین ئەو خواردنە خۆشانە بینێ ئەم بەیانە 3 جۆر خواردنمان بینی هەمی دوهۆک و هەولێر و سلێمانیش ئەم هەموو خواردنە خۆشە لە بەردەسایەک لەو کاتەیە ئێمە توانین پابندیەوە بین وڵا ئەم چەوریە نەخۆین و ئەمەیان قورسە و جا شتێکمان پێ بڵێ هەم بۆ کەسی ئاسایی یان کە نەخۆشی درێژخانی نیە ئاساییە خواردنەکان بخۆی خواردنی چەور بخۆی ئەویتکە بخۆی بەس باشترین خواردن بۆ بەیانی لە هەموو شوێنە زیاتر فەواکی هەیە یعنی نیوەجات و چای و ماست و ئەو شتانە ینی پەنیر و ئەو شتان کە لە بەیانیان دەخورێ بەڵام ئەوەی کە چەوری ئەوانە دەخواتن و ئەوانە پێویستە کە کاتی خۆی کرێکاریان دەکرد خەڵک لە پێنجی بانیەوە هەڵدەستا خواردنێکی دەخوارد ئەو خواردنەی کە هەمووی سرف دەکرد لە کاتی ئیش و کار و لەوانە یعنی دەبیتم شاکەی وەکو کۆمپیوتەر وایە ئینپوت و ئاوتپوتیە یعنی چەند دەخۆی و چەندی سرف دەکەی. ئێستا ئەگەر خواردنێکی باشش خۆی کێشە نیە بۆ کەسێکی گەنج بەڵام دەبی چالاک بی دەبی وزەی زیاتر سرف کاتن چەند توێژینەوە کرا لەسەر خواردنی بەیانی ئایوانی کە خواردنی بەیانی دەخۆن تەندروستن یان ئەوانەی کە ناخۆن چیان تەندروستن. بە زۆربەی توێژینەوەکان دەڵێن کەوانەی خواردنی بەیانیان دەخۆن تەندروستیان باشترە چێشی لەشیان زیاتر ڕێک دەبیتن و بەرهەمهێنانێشان زیاتر لە ڕووی پیشە و کار و من یەک پرسیارم هەیە لەسەر ئەم خاڵی باست کرد ینی لە مانگی ڕەمەزان زۆرمان بینی لە بەرنامەکان کەناڵە جیاوازەکان ینی دکتۆرە بەڕێزەکان میوان بوون بەڵام هەندێک ڕای جیاوازم دەبین ینی بەشێکیان پێیان وابوو نەخواردنی هەتا پاشیویش باشە وەکۆی کە بەڕێز دەڵێ نانی بەیانیان خواردنی باشە ینی ئەمە دەگەڕێتەوە سەر شێوازی ژیانەکە نەخۆی ئەو توێژنەوانەی کە کرایە لە شوێنەکان لە ئەوروپا و لە ئەمریکا و لە زۆر شوێنان کرایە ئەو توێژنەوانە کە لە هەموو شوێنێکی کە لە گوگل سرچکەی برێکفاست یان نەخواردنی بەیانیان لە هەندێ لە پاکستان و لە مەسر و لە ئەوروپا و هەموو خواردنی بەیانیان هەیە بە شێوەیەکی ڕئیسی و خواردنی ئێوارانیان هەیە بەس ژەمی نیوەڕۆ لە هەندێک وڵاتان کەمتر ژەمی نیوەڕۆ فریاد دەکەون بۆی حکومی کارەکەیان لەوانەیە خواردنێکی سەرپێی فاسفودێک بخۆن بەس خواردنی بەیانیان لەلایەن زۆر زەرورە لەبەرەوەی بەڕاستی بۆ کەسێکی ئەکتیڤ و چالاک کار دەکا ئیش دەکا کە خواردن دەخواکان یان قوتابیە دێتە خوێندنگە و دێتە قوتابخانەکان و مێشکی زیاتر وەردەگریتن کاک خواردنی کەم بیتن یعنی دادوەر ینی کابرا کە حاکم بی برسیبی نابی قەرار بداتن قەرارەکەی هەڵات دەبیتن. باشە ئەو ژەمەی کە لە کۆمەلگای کوردیا خورێ ژەمی بەیانیان بە تایبەت تۆ تا چەند لەگەڵی تەندروستە یاخود وڵی تەندروستە من هەر بە ژیانم هەر بەبێ نانی بەیانی ناتوان بسمە دەرەوە جەنانی بەیانی چی ڕئیسیە لە لای تۆ ینی ئەوەی کابێ خواردنەکان یانی چایی هەبیتن ماستەوی پەنیر یان هێرکە هەموو ڕۆژ هێرکە نابڕاز ڕۆژێک ڕۆژێک بەس ماستاکە هەرە بێ هەبێ و بەتایبەتی ماستی هەولێر بێ و لە بەهار بێ و کوردی خاصە ماسی مەڕ ماستی مەڕ. دکتۆر جگە لەم خواردنانە ئەمە تووت ئەگەر خواردنێکی یاوا چەور بخۆ پێویستەکە کەسەکە زۆر هەڵسوڕێ لەسەری زۆر بڕوە
بابین بە گشتی باسی ژەمەکانی دیکە بکەینەوە تا چەند مرۆڤ باشە نان بخوات بە تایبەت لە دوای ئێوارەوە تاکەی بۆی هەبێت اینجا وردە وردەکە دوای ڕەمەزان خۆی ڕابێنێتەوە لەسەری چونکە خەڵکێکی زۆر لە نیوەشەوە داوای دیلیڤەریە کرد و دووسێ وەجبەی ئەخوارد ئێستا چی بکات تا کەی بۆی هەیە نان بخوات بەنسبەت ژەمی ئێواران یان پێویستە کە ژەمی ئێواران لە کاتێکی دیاریکرا و بخورێ یان دوای ئیشا بانجی ئێواران بخورێ و پاش ئیشا ینی پاش نانی ئێواران ینی بەلای ینی پێشەوەی بخەوی دەبی 2 ساعات هیچی نەخواردبی بەلایکەم هەتا خواردنە هەرز بکرێ سوودێ بن چکە لەمانەیە تووشی بەدخۆراکی دەبی گەڕانەوەی تشەڕۆژی گەدا تشکلۆکی گەدەی زیاد دەبی تووشی ئازاری گەدە دەبێتن و بێزگەلەوەی زاروایە لە کاتی جەژنوانە چەوری و چەرەز و شیرنی هەم پێکەوە دەخواتن و مەعیدە لێ ڕاتێک کە خواردن کەم بێدێمە و شتە چیە دێتە ژووری ڕاست تووشی تێکچوونی فرمانی هەرس و ینی جگەر و گەدە دەبێتن لەوانەیە تووشی زۆرزار لە کاتی ئەوەکان جژنەکان حاڵەتی سکسون و ڕشانە و تەسەموم ژارایی بوون بە خۆراک زیادەی بە تایبەتی کەوانەی خواردنی دەرەوە دەخۆن ئەمە دەتێ ئەوش وەکو کۆمنتێک لەس خواردنی دەرەوە کە ئەو خواردنانەی دەیخۆی دەبی سەرچاوەکەی خاوێن بی سەرچاوەکەی پاک بی باشترین خواردنیش خواردنی ماڵەوەی باش کاکتۆر زۆر زار دەگوترێ وەرزش دەکەم هەموو خواردنێک دەخۆم ئەمە دروستە ینی هەموو خواردنێک بە دڵی خۆم بخۆم بەڵام وەرزش بکەم بۆی خۆی دەبێ ئەو وابیتن ئێستا لە وڵاتان ینی بە کالۆری دانراوە چەند وزەیدا ئەو خواردنە بۆنەوە ئۆلبەیان هەیە یان لە قوتو کراوە خواردنەکە کالۆری نووسراوە ئەوەندە کالۆری دەدا و کەغار دەدا و یان ماندووبوون و جۆدی سەرودەکە کالۆریەکەی دەبی زیاتر بیرە ئەوەی کێ دەیخوا بەس لە وڵاتی خۆمان ناتوانێت قیاسی بکەین ینی شێوەشتان دەرێت عالەمی نییە بۆ نوێسە کفتە هەندێک منچقە کفتەی گەورە هەیە بسوک دەکات نازانی کالۆری چۆنە دۆڵما سلێمانی ئەگەر پێم بڵێڵم لەسەر و ملیۆنێکەوە کالۆری گەورەیە هەولێرش وایە بەس لای بادینان بچووکترە یعنی هەریەکە بە ژێرەی کەلتور و ئەوەی خۆی ینی عادات و تەقالیدی خۆی بەس لۆ خەڵکی پێشترێک کەمتر دەدیست قەڵەویان تێداوی یعنی هەموو کاریان یان بەیانی دەسوخڕاستە شێوازی هەناسەدان و پڕبوونی مەعیدەی خۆمان هاتو چۆش بە پێ زیاتر لە چێرگەکان کاریان دەکرد شوانکاریان دەکرد یعنی زای ئەوە نەدەبوون قەڵاو نەدەبوون ڕاست دکتۆر هیواگەردی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و هەنا و هەناسە سپاس بۆ تۆ کە بەم بەیانە لەگەڵ ئێمە بووی سپاس بۆ زانیاریانەوە زۆر سپاسەند دەکەین خۆشحاڵین